ئەمیرە هاوسەرەکەی چەند ساڵێک دەبێت شەهید کراوە. پێش قەیرانی دارایی ئەمیرە و سێ منداڵەکەی بۆ موچەیە دەژیان کە حکوومەت بۆ کەسوکاری شەهیدان دابینی دەکرد. بەڵام ئێستا ئەمیرە کە چەند مانگ جارێک موچە لە حکوومەت وەردەگرێت و خۆی دەڵێت ژیانیان تابڵەی زەحمەت بووە. والله وەزعی دارایمە هەن خراپە هەتا خوا دەرێ بەسا هەر وەزعم نییە لەبەرەوەی دوسێ مانگ جارێک معاشم دەداتی بابام لە چێ پیاکەم بچم بەرمێ نەفتە چی بکڕم بچم شتەچەوە مارەی بکڕم ئێوە نیە نەخۆش دەبم پێویستم بە خەستەخانەیە. ئەرێ وڵە کاکە زۆر 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 وەزعمان خراپە ئێها زۆر مارە شەیدان نەگەمنیش. هەر ئەمیرە نییە کە کەسوکاری شەهیدە و دۆخی دارایی خراپە. مامەنوەریش کە 8 کەس لە خانەوادەکەی شەیدن ئێستا بەهۆی لە دەستدانی قاچەکانی لەسەر جێکەوتووە بە دیارجگەرەیەکەوە نازانێ نەخەمی لە دەستدانی ئازیزانی بێت و نەخەمی بێموچەیی. وەزعی مالیمان زۆر زۆر خراپی والله ئەلەو مارەی ئەو پیرێژنە ئاخۆرە 600 ناریە 300 ناری وەردەگری 24 ساعت ئەم دەرزی و دەرمان و ئابم دەوێت. دەچینە وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوانی حکوومەت یاریمی کوردستان لە وەزیری شەهیدان دەپرسین چیتان کردووە تا لە کاتی خۆی موچە بەسەر کەسوکاری شەهیدان دابەش بکرێت. ئەو وەزیرە چەند داواکاریەکی وەزارەتەکەی کە ئاڕاستەی لایەنە پەیوەندیدارەکانی کردووە بۆ پێدانی موچەی کەسوکاری شەهیدان دەیخاتە بەردەم کورسات نیوز و دەڵێت بەڵێنیان پێداوین موچەی کەسوکاری شەهیدان لە کاتی خۆی بدرێت بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە. لە ماوەی پێشوە بەڵێنیان پێداین کە لە کاتی خۆیان بدرێ بەڵام بەداخەوە ئەو بەڵێنە ئێستا جێبەجێ نەکراوە کە لێرەوە جارێکی داوە لە وەزارەتی دارایی یەکەین کە لە ڕیزبەندی وەزارەتەکانە بدرێت. بۆیە ئێمە چەندین جاردا کۆکیمان کردووە و تاکی دەکەینەوە و جەخت دەکەینەوە کە ئێمە خۆمان بە پارێزەری ماف و امتیازاتی کەسوکاری شەهیدان ئەنفالکراوان کیمیاباران زیندانانی سیاسی ئەزانی لە وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوانی حکوومەت یاریمی کوردستان نزیکەی 7,000 وارسی کەسوکاری شەهید ناویان تۆمار کراوە. حکوومەت لە سەرەتای دروستبوونی قەیرانی داراییەوە 150,000 لە منحەی کەسوکاری شەهیدانی کەم کردەوە. ئێستاش دوو مانگ جارێک موچەی کەسوکاری شەهیدان دابەش دەکات. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.